بەداخەوە ڕۆژانە دەبیستین کەسانێک کە نەوەی موسڵمانن، دایک و باوکیان موسڵمانە، هاتوونە بە ناوی پێشکەوتنەوە، بە ناوی سەقافەتەوە، بە ناوی ڕۆشنبیریەوە دژایەتی بەرنامەی خوای پەروەردگار دەکەن، دژایەتی ئەو ئاینە پیرۆزە دەکەن کە خوا پێی ڕازیە. ئەوەی خوا پێی ڕازیە ئەو بێدینانە پێی ڕازی نین. بۆیە پێیان دەڵێن ئەی دوژمنانی دین، دوژمنانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەی دوژمنانی ئیسلام، دوژمنانی باڵاپۆشی و لەچک، پێتان دەڵێن سەرنجامی دژایەتیکردنی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سەرنجامی دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و دروشمە پیرۆزەکانی ئەم دینە زۆر تاڵ و بە ئازارە. چونکە ڕۆژێک دێت، ئەو ڕۆژە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی بێدین بێ، ئەو کەسەی منافق بێ، بە کرێگیراوی وڵاتە غەربیەکان بێت، وەکو ئەمڕۆ کۆمەڵی منافق پەیدا بوونە بە ناوی پێشکەوتنە و دژایەتی دینی خوا دەکەن. بەوانە دەڵێن بەو منافقە ئەڵقەلەگیۆکان، بە خزمەتکاری دوژمنانی ئەم دینە دەڵێن سەرنجامی ئەم دژایەتی ئێوە زۆر تاڵ دەبێت، زۆر دژوار دەبێ ئەو ڕۆژەی کە ڕۆحە پیسەکەتان دەمرێت. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی بێباوەڕ و فاجر و منافق کۆمەڵێک مەلایکە دابەزنە خوار و لە ئاسمان بە فەرمانی خوا بۆ ڕۆحکێشانی دوژمنانی دین سەرت دێ، ئەمڕۆ یا بەیانی خوا ئەو لوتە بەرزە دەشکێنێ، ئەمڕۆ یا بەیانی باجی هەموو بێدینەکانت دەدەی. ئەو ڕۆژەی کە مەلایکە بە فەرمانی خوا دێتە خوارەوە ڕۆحی تۆی بێدین بکێشێ، ئەزانی چیت بەسەرا دێ؟ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم کۆمەڵێک مەلایکە لە ئاسمانەوە دابەزن بۆ ڕۆحکێشانی ئینسانی بێدین و منافق و بەکرێی گیرا و ئەڵقەلەگوێ، دەموچاویان زۆر ڕەشە، کفنێکی دۆزەخیان هێناوە بۆ تۆی مجرم. بە ئێمە دەڵێن کۆنەپەرست، باشە گاور پێش ئێمە هەبوونە، پێش ئیسلام هەبووە، تۆ بەکرێگیراوی گاورەکانی، بەکرێگیراوی جوولەکەکانی پێش ئیسلام هەبوونە. ئیسلام دوای گاور و جوولەکە و بوزی هاتووە. بۆچی ئێمە کۆنەپەرستین؟ دینەکەی ئێمە کۆنە یا دینەکەی ئێوە؟ بێگومان دینەکەی ئێمە تازەترە. کەواتە پێیان دەڵێن ئاگادار بن لە خوا بترسن و بگەڕێنەوە بۆ لای خوا، چونکە ئەو ڕۆژەی مەلایکە دەموچاو ڕەشەکان هاتن بۆ لاتان، لە ئاسمانەوە دابەزین. ئەزانی چیت پێ دەڵێ؟ مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ، ڕۆژێک دێت بۆ لای ئێوە بە دڵنیاییەوە، هیچ مەجالێکی تیان نییە، هیچ بێدینێک ناتوانێت ئینکاری مردن بکە. هەر بڵێ قیامەت نییە، کە مردی بۆت ئەسەلمی قیامەت هەیە. مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ دەڵێ أيتها النفس الخبيثة كانت في الجسد الخبيث اخرجي إلى سخط الله وغضبه، اخرجي ذميمة وأبشري بحميم وغساق. بيت الله لسر مرقا ملك الموت سلامي خوي لسر بي بيت الله درچو أي روح بيسك كلا العشيكي بيسابوي درچو بولاي غضبي خوا، بۆلای تووڕەیی خوا دەرچۆ بە زەمکراوی و بە لۆمەکراوی بۆ ناو ئاگری دۆزەخ، بۆلای تووڕەیی خوا. بۆیە تۆی بێدین سەرنجامی مردنەکەت زۆر تاڵ دەبێت، زۆر بە ئازار دەبێت، چونکە مزگەینی جەهەنەمت پێدرێ. بێت ئەوترێ لە مەولا هەموو کاتێک خوا لە تۆ تووڕەیە، هەموو کاتێک لە ژێر عەزابی خوادا دەبی. بۆیە ئەمڕۆ بگەڕێرەوە بەلای خوا، هەتا ئێوارە دژایەتی دینی خوا بکەن، دینی خوا هەر سەر دەکەوێ. هەتا ئێوارە دژایەتی خوا بکەن، لە مڵکی خوا کەم ناکە، لە دەسەڵاتی خوا کەم ناکە، خۆتان زەرەر دەکەن و باجەکەی ئەدەن.